اما کو تیم کرتا بالای خوب رفتیم با قهرمانی کل بغداد و ان شاء الله دست کفتید باش دست خوب اینو دید شکی باش بود حقیقی خود راستی تمرین ندمت باشن مدرب مگاله که باشه سرپرشته که واحدی ام خو گلک مان دید که دام بشه نتیجه کل بغداد بینیم امی خبر هفت که نکو کمالا کرتا بالا و کو تیما کرتا بالا یه پارێزگەها دهوتێک و تیمێک پێکینایە نوچەی ڕاهێنان هاتیان وەکو هین بینن ji bo hindê beşdariyê de qaramaniya Iraqê da bikeyên ku seranserê Iraqê de qaramaniya tekirin di van çend rojê dahatî de baneya Xwedê ku tîma parêzgeha dihokê dê têda beşdar bît êkem qaramaniya vî şêweyê ser astê Iraqê dê tekirin me piyê hêviyîne ku em bişên wekû tîma parêzgeha dihokê bişê nasnavekî bînin lêya girîngtir bû meş nasnavî ew em bişên çend yarîzanekê xwe divê qaramaniyê da beşdar bikin و بشین ببینه یاریزان هەڵبژارتی عراقی ئەو کەسانی کە سەردانمانەکەن ئەوەی کە تازە هاوسەرگیریەکەن ئەوەی کە ماڵ تەعمیرەکەن یان خانی تازە ئەکەنەوە ئەو کەسانە زیاتر سەردانی ئێمە ئەگەن ئیتر بۆ فەسڵەکانیش فەسڵی پاییز لە هەمووی باشترە بۆ ئێمە چونکە ئەو کاتە تازە مەوسم شتا گۆڕێت فەرش شتاگانە گۆڕن تر لەگەڵ فەرش گۆڕین و ماڵ گۆڕینە پەردەکانیش تازە ئەکەنەوە لە ئێمە وەکو بابەتی قوماش ئەنواع هەیە سەر لە شێوازی قوماشە ئالەمانە خەڵک زیاتر بۆ عادەتی بۆ ماڵان شێوی قوماش بەکارێنن ئالەم قوماشانە وەکو بابەتی تەنک و ئەستور بابەتی زێبرامان هەیە وەکو خەڵک زیاتر بۆ کۆمپانیا و بۆ بازی شوێنی ئیش و کار زیاتر زێبراکە بەکار ئەهێنن زێبراکە زۆر باشترە بۆ وەکو ئیشی دەرەوە. توانیمان لەگەڵ ئیدارەی ڕەوشنبیری شاری شنۆ یەک پێشانگەیەکی دانین 67 دانا وێنە و ئەسەرماندان هەولێردا کە وێنەی حەکسە وێنەی نەقاشیە و خۆشنەویستی الحەمدوللا 67 ئەسەرماندانەوە 11 هونەرمەندی زۆر بەڕێزیش لە شاری شنۆ بەشدار بوون لەو نمایشگایەدا کە لە نیگارخانەی فەزری شاری شنۆ بە نمایشماندانەوە. ئەو پێشانگە باعث دەبێت کە ئەحساس دەکەم کە زۆرتر بۆ لای هونەربن هونەر بناسن و بزانین کە دنیای هونەر دنیایەکی زۆر گەورەیە بە ڕاحەتتر دەتوانن ئەو شتانەی کە لە باری ڕوحیوە کە بتوانن پێی ئارام بن لە هونەرەوە دەتوانن بیبیننەوە.